بەیانی باش گوڵەکانم چۆنن باشن؟ گوتمان شەوان دەبی زوو بنووی سەعات 9 هەتا تێرخەو بی سبەینا زوو بەخەبەر بێن بەس شەوان پێشی بنووی ددانەکانمان دەشۆی گوتمان لۆ ددانمان دەشۆی هەتا ددانەکانمان کلۆر نەبی ڕزی نەبی نەیەشی شەوانیش کە چوینە سەر جێ بەیانی باش لەدایە و بابە دەکەی شەو باش لەدایە و بابە دەکەی دەچینە سەر جێ دەنووی بەیانیانیش زوو هەڵدەستین سەعات 8 نانی دەستی دەم و چاومان جوان بە سابوون دەشۆی نانی خۆمان دەخۆین جلکمان دەگۆڕین دەینە باخچە لە باخچە بەیانی باش لە مامۆستا دەکەین بە عەقڵی لە پۆلی خۆمان دادەنیشین کە مامۆستا هاتە ژوورە هەموومان پێکەوە هەڵدەستینەوە بەیانی باشی لێ دەکەین دوایی بە عەقڵی دەستمان قوفڵ دەکەین دادەنیشین باشە گوڵەکانم دوای ئەوە ئەگەر شتێکمان هەبی نابێ بەبێ پرسی مامۆستا هەڵسینەوە دەبی دەستی خۆمان بڵێن بکەین لە جێ خۆمان مامۆستا پێ دەڵێ هەستە ئەتوشە دەستی چی خۆت دەڵێ باشە گوڵەکانم دوای ئەوەش گوتمان دەبی باخچەکەمان پۆلەکەی خۆمان ماڵی خۆمان بە خاوێنی ڕابگرین نابی پیسی بکەین باشە گوڵەکانم ئەگەر ماڵمان پیس بی یان باخچەکەمان پیس بی دوایی تووشی نەخۆشی دەبی گوتمان دەبی ئەگەر هەڵەکمان بەرامبەری هاوڕێکانمان کرد دەبی داوای لێبوردنی لیان لێ بکەین باشە گوڵەکانم کە چووینەوە لە باخچەش وانەکانمان تەواو بوو نانمان خوارد دەچینەوە ماڵێ سەلام لەدایە و بابە دەکەین دەست و دەم و چاوی خۆمان جوان بە سابوون دەشۆین جلەکانمان دەگۆڕین بە جوانی دەخی دەکەین و لە ناو کەنتۆری دادەنێین گوڵە جوانەکانم لە کۆتاییدا هیوادارم بە قسەی مامۆستاتان بکەن بە قسەی دایە و بابە بکەن بە قسەی خوشک و برای لە خۆتان گەورەتر بکەن باشە گوڵەکانم